دیارە بابەتێکی دیکەژەیە کە ئەمڕۆ کۆنفرانسێک سازکرا سەبارەت بە بازرگانیکردن بە مرۆڤ و هەروە تونند و تیژە خێزانیەکان و ڕێگریکردن لەم بابەتانی کە لەنێو کۆمەڵگەی کوردیدا هەیە چۆن دەتوانرێت ڕێکاری پێویست بگیرێتە بەر من لەسەرم بابەتیش میوانێکم دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەمدا دەکەم میوانەکەم بەڕێز هۆگر چەتۆ کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی پاڵن ڕاستەخۆ لە هەولێرەوە لە شوێنی کۆنفرانسەکە میوانی من دەبێت گەر هەڵە نەبم کاک هۆگر سپاس بۆ ئامادەبوونت ئامانجی ڕێخستنی کۆنفرانسێکی لەم جۆرە چییە یعنی کۆمەڵگەی کوردی ئێوە چۆن هەڵسەنگانی بۆ دەکەن مەترسی لەسرە؟ بەڵێ زۆر سپاس بۆ تۆ و بینەرانی کورسات بەڕێستان دەزانن حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئەو ڕاستپاردە و داوایانەی کە لە ئاستی نێودەوڵەتی لە هەرێم کراوە پلانی هەرێمی بۆ مافەکانی مرۆڤی ئیقرار کردووە ئەم پلانە با بڵێن 27 تەوەر لە خۆدەگری و یەکێک لە تەوەرەکان مەسئلەی بازرگانیکردن بە مرۆڤە کە ئەوە ئافەیەکە یا دیاردەیەکی ترسناچی نێودەوڵەتی هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەو دیاردەیە کە ئەمڕۆ لێرە بە دوو ئاڕاستە با بڵێن گفتوگۆ کرا یەکەمیان ناوەڕۆکی پلانی هەرێمی کە ئیسیجابەیە بۆ ئەو ڕاستپاردە نێودەوڵەتیانەی لەو بارەوە کە زیاتر لە 13 ڕاستپاردە هەیە کە کاری لەسەر بکرێ خراڕوو پاشان پلانێکیش بۆ کاراکردنی جێبەجێکردنی یاسای تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ گفتوگۆی لەسەر کرا و هەموو لایەنە پەیوەندیدارەکان ئەمڕۆ بە یەکەوە گفتوگۆیان کرد لەسەرەوەی چی بکەین بۆی ڕێ لە کارەساتێک یا بارودۆخێکی نەهەموار بگرین کە هەرێمی کوردستانیش بەشێک لە عێراق و عێراق بەشێک لە جیهان ڕوبەڕووی بۆتەوە ئەویش ئەوەیە کە بەداخەوە مەسئلەی بازرگانیکردن بە مرۆڤ لە بەپێی ئەو کەیس و داتایانەی هەیە لە هەرێمی کوردستان بوونی هەیە دیاردەی جیاوازن بەپێی تعریفی نێودەوڵەتی ئەشکال لە جیاوازەکانی لە هەرێمی کوردستان هەیە چ لە با بڵێن کارپێکردنی مناڵانی بە زۆر تا مەسئلەی لەشفرۆشی پاشان بۆ مەسئلەی کرێکاری بیانی و فرۆشتنی بەشێک لە جەستەی مرۆڤ هەموو ئەو دیاردانە بوونی هەیە و ئەنجامە درێن و کەیس و داوا لە پۆلیس و لە محکەمە هەن ئەمە جگەلەوەی کە بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەوەش هەیە کە زۆر جار وەکو تێمپرەری وەکو با بڵێن ڕێگایەک پێیدا تێپەڕ دەبن چ لە ناوەڕاست و خوار و عێراق بۆ وڵاتانی تری دنیا و چ لە وڵاتانی تری دنیا بۆ ئێرە و بۆ ناوەڕاست و خوار و عێراق ئەمەش گرفتێکی ترە خاڵی سێم و مەترسیدارتر ئەوەیە کە ئەگەر ئەوە بەری پێ نەگیرێ و ڕوبەڕوو نەبێتەوە هێدی گروپی تایبەتمەندیش دروست دەبێت کە کاریان بازرگانیکردن بە مرۆڤ دەبێ و لە هەندێک کەیس و داتا کە لێرە قسەی لەسا کرا لەو نمونانەی هەیە بەڵێ گروپ هەبوون کە مەسەلەن ئەو کاریان ئەنجام داوە کە سێ چەند پارێزەرێکی لەگەڵ بووە قامەیان بۆ خەڵک کردووە ساختەیان کردووە خەڵکیانی هێناوە لێرە بە بیان و ئیش دوایی با بڵێن سوخڕیان پێکردوون یان ئیشیان پێکردن و کریان نەداونەتێ یا لە لەشفرۆشی بەکاریان هێناون کەیس و بابەتی زۆرا زۆر لە هەرێم هەیە کە پێویستی بە ڕوبەڕووبوونەوە هەیە و ئەمڕۆژ دانیشتنەکە بۆ ئەو بوو کە بە هەمووان چۆن کار بکەین ڕوبەڕووی ئەو دیاردەیە بینەوە کە لە هەرێمی کوردستان هەیە کاکۆگرت بەست لە گروپ کردبوونی گروپێک کرد لەم بابەتەیە ئەو گروپانە خەڵکی کوێن کە پاڵپشتیانەکە چۆن حکوومەتی هەرێم ئاگاداری بەس لۆ کرد کە بەشێک لە کەیسەکان براونێتە لای لایەنی پەیوەندیدار بەڵام چۆن حکوومەت توانیوێتی شتێکی لەم بابەتە بەسەریدا تێپەڕ بێت ئەو گروپانە لە کوێوە هاتون لە ناوخۆی هەرێمی کوردستان و عێراقیان لە دەرەوە دێن بەڵێ عادەتەن ئەو با بڵێن بازرگانیکردن بە مرۆڤ کارێکی نهێنیە کارێکی ئاشکرانیە بۆیە هەوڵی ئیستیخباری دەوێت بۆی تۆ ئاشکراکەی ئەوەی کە زۆر بە زەقی دیارە دۆسێکە لە کرێکاری بیانیە و بە تایبەتیش ئەو کرێکارە بیانیانەی کە دەهێنرێن دوجار لە با بڵێن یانەی شەوانە و لە شوێنە نەخوازراوەکان بەکاریان دەهێننەوە و بازرگانیان پێدەکرێت ئەمە زۆر بە زەقی دیارە بەڵام بواری تریش هەیە کە بۆ نمونە ئەو تۆڕانێک کە ئیشەکەن بۆ کڕین و فرۆشتنی کلیە بەڕوونی خەڵکەیە ئەو بازرگانیە دەکا و دێن لێرە با بڵێن معاملە دەکرێت ئەوراقی بۆ ئامادە دەکرێت پاشان ڕەزامەندی وەردەگیرێ پاشان نەشتەرگەری لە مستەشفاکانی ئێمە دەکرێت ژمارەکان زۆرن و کەیسیش لەو بارەوە زۆرن ئەمانە ئەگەر دیقەت بدەیت ئەوە بەشێکە برایان لە با بڵێن پۆلیسی ڕوبەڕووبوونەوەی تاوانە ڕێکخراوەکان ئەمڕۆ نمونەیەکی تریان هێنا کە خەڵک بەلێ شاو
با بڵێن ڕێکخراون لە سووریاوە هێنراون بۆ هەرێم لە هەرێم با بڵێن ئەوراقیان بۆ ئامادە دەکرێت دەبردێنە تورکیا لە تورکیا بۆ ئەڵمانیا ئەمەش دەستی بەسەرداگیرا و لێ پێچینەوە لێ کۆڵینەوەیان لەگەڵ کراوە کە ئەمانە هەمووی گروپن یعنی گروپی ڕێکخراون ئینجا ئەمانە ناسنامەیان چێ عادەتەن ئەو کارانە بە یەک ناسنامە ناکرێ بەڵام حازینە چێ ئەو شوێنەیە تەبان هاوڵاتیانی ئێران ینی تۆ کە یەکێک بوێ بۆ نمونە لە شارێکی کوردستان ئەو کارە ئەنجام بدا پێویستی بە شوێن هەیە پێویستی بە ڕێگاوبانێ پێویستی بە شارەزاییە پێویستی بە کەسان هەیە کە شارەزایی ناسنامە و با بڵێن ئەو وەسیقە مەدەنیانە هەیە فبۆیە ناوخۆیی و دەرەوەش بەشدار دەبن لەو کەیسانە باش کاک هۆکر هەمیشە لە بوونی کارێکی لەم جۆرەیە یاخود هەر بابەتێک کە زۆر سیر بێت کە لە حاڵەتەوە وردەوردە هەنگاو بنێ بەرەو دیاردا هەمیشە پەنجەی تۆمەت ڕەنگە بۆ کەسانی گڕا بکێشرێ یاخود هاوڵاتیان لە نێو خۆیاندا باز لەوە بکەن کە بێگومان ئەم کەسانە ئەم گروپانە کەسانێکی دیکەیان لە پشت بێت جا لە ناو خۆ بێ یان لە دەرەوە بێ ئێوە هەندی بەدواداچوونتان بۆ کردبێ هەندی ئاگداری ئەم بابەتانە بن ئەم گروپانە کە دروست دەبن کەسێکی دیاریکرا و معنی جا لە ناو خۆ بێت یاخود دەرەکی بێت لە پشتیانەوە هەیە بەم بەبست دروستیان بکە یاخود خۆڕستکن دروستبوونی گروپەکان بێشک ئەمە کارێکی ڕێکخراوە بە ئاسانی ئەنجام نادرێ و ئەوەی کە ئێستا ئەمڕۆ لەو گفتوگوی قسەی لە سەکرات ینی چەند کۆمپانیایەکی با بڵێن تۆمار نەکراوە چەند کۆمپانیایەکی تۆمارکراویش ڕۆڵ و کاریان لە سەرکاری ئەو بابەتانە هەیە بە واتای ئەمان سوود لە کەڵێنە یاساییەکان وەرەگرن و ئیستیغلالی ئەوە دەکەن و بەکاری دێنن بە خراپی ئینجا مەترسێکە ئەوەیە کاتێک ئەوە با بڵێن دەگەینە قۆناغی سێ کە قۆناغی دروستبوونی گروپەکانە هێدی ئەو گروپانە خەڵکی تر تەجنی دەکەن بۆیە هەندێک وڵات لە دنیا و هەندێک ئەزمونەیە کە لارێمی کوردستان ممکنە نەگەیشت بێتەوە ئاستا کە زۆر جار لە ناو دامەزراوە فەرمیەکان خەڵکەیە ئەو کارە ئەنجام بەدا یعنی ئەوانن کە ڕایەڵی ئەو پرۆسەیە دەکەن چونکە جەنابەت دەزانی تاوانە ڕێکخراوەکان سپیکردنەوەی پارە چ کڕینی چەک و فرۆشتنی چ بازرگانی کردن بە مرۆڤ بە مخەدەرات ئەوانن کە قازانجی بێشوماریان لە پشتە پارەی گەورەیان لە پشتە یعنی خەڵک بە ماوەیەکی کورت قازانجێکی گەورە دەکات بۆیە مەترسی زۆر هەیە کە لە هەموو ئاستێک خەڵک تەزەنیت بکرێ ینی خەڵک بخرێتە ناو ئەو گروپانە و هەر ئەوەش ئامانجی ئەو ڕۆی ئەو دانیشتە بوو کە چۆن ئێمە لە چەند ساڵی داهاتوو وا بکەین هەرێمی کوردستان شوێنێکی ئارام نەبێ بۆ ئەو تۆڕانە و هەرێمی کوردستان شوێنێکی ئارام نەبێ بۆ بازرگانی کردن بە مرۆڤ و ڕوبەڕووبوونەوەی ئەو دیاردانە باشە ئێوە پێتان وایە ڕەوشی هەرێمی کوردستان ڕخساو بێ بە دروستبوونی ئەم جۆرە گروپانە ئەم هەم توند و تیژی هەم بازرگانی کردن بە مرۆڤ کۆمەڵێک هۆکاری دیکە کە بێگومان کە دروست دەبێت تێکچوونی کۆمەڵایەتی بێ سیاسی بێ و هەلومەرجی کە لەنەوە کۆمەڵگەی کا هەیە کاریگەریە بێت لەسەر دروستبوونی کۆمەڵێک دیاردەی دیکە لە ئێستادا هەرێمی کوردستان بۆ دروستبوون و لەدایکبوونی ئەم جۆرە شتانە گونجاوت ڕەوش و دۆخەکەی بۆ کار چی دروست دەبن بەڵێ بۆ خۆی چەند هۆکارێکی ئەساسی هەیە لە دنیا دەبنە هۆکاری ئەوەی کە ئەم نەوع لە بازرگانیکردنە فراوان ببێ و تەشەنە بکە یەکەم شەڕە یعنی شەڕ و نائارامی سیاسیە کە وا دەکات با بڵێن کۆچکردن ڕووبدا ئاوارەبوون ڕووبدا پەنابەری ڕووبدا و هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆری ئاوارە و پەنابەری هەیە هەروەها مەسەلەی هەژاری بە تایبەتی چینە نزمەکانی کۆمەلگا کاتێک هیچ داهاتێک یا هیچ سەرچاوێکی داهاتیان نابێ پەنا بۆ با بڵێن هەندێ ڕێکار دەگیرێ بە ئاسانی ئیستیغلال دەکرێن و بەکار دێنرن بە تایبەتی ئەوانەی مەسەلەن سوالکردن و دەستگێڕی و ئەوانە جەنابەت دەزانی کە بەشی گەورەی هۆکارەکە دەگەڕێتەوە بۆ ئەوە بۆیە ئەوەی کە ئێستا من باسم کرد ئەو بارودۆخانە هەمووی بە هەرێمی کوردستان تێپەڕیوە و بۆیە هەرێمی کوردستان و عێراقیش ئێستا مەترسی لەسەرە بە بەردەوام ناجێگیری ئارامی سیاسی هەیە ئێمە تازە تەواو بووین لە شەڕێکی کوشندە و خوێناوی لەگەڵ داعش بە ملیۆنەها خەڵک ئاوارە و پەنابەری ئەو ناوچانە بووە بەداخەوە ژمارەی و ڕێژەی هەژاری بە بەردەوام لە زیاد بوونە هەر یەکێک ئەگەر جەنابەت بی یا من بم ڕۆژێک لە ناو شاردا پیاسە بکەین بەشێک لە ئاسەواری ئەو دیاردانە دەبینین خەڵکە بینین کە لەسەر شەقامەکان سوالەکە خەڵکە بینین کە لە یانە شەوان ئیشەکە ئەمانە هەمویان فئاتی مهمەش و
لاوازن کە ئاسانە ئیستغلالکردنیان یا بەکارینیان یا تەزنیدیکردنیان لەو تۆڕانەی کە پەیوەستن بە بازرگانیکردن بە مرۆڤ. کاک هۆگر من زۆر سپاس دەکەم کە لەم تەوری بەرنامەکەم میوان بووی ماندوونەبی دەستان خۆش بێ بۆ ڕێخستنی بابەتێکی لەم جۆرە بێکمان هەر هەنگاوێکە کاریگەری هەبێت بۆ گۆڕانکاری و گاندنی پەیامی باش بۆ کۆمەلگا جێی دەستخۆشی دووبارە سپاس بۆ بەڕێز بۆ کردچێتەوە کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی پاڵبوون ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانی من بوون.